دوێنێ ئەو شاندەی وەزارەتی نەوتی عێراق کە هاتبوون هەرێمی کوردستان گەڕانەوە بەغداد. لە میانی سەردانەکان بۆ هەرێمی کوردستان سەردانی هەر نۆ چێلگە نەوتیەکەی کوردستانیان کرد. بە تایبەتی ئەو چێلگانەی بەر هێرشە درۆنیەکان کەوت. راپۆرتێکیان ئامادە کردووە. لە راپۆرتی لیژنەکەدا هاتووە بەهۆی هێرشە درۆنیەکانەوە بەرەمێنانی ڕۆژانە لە چێلگە نەوتیەکانی کوردستان بۆ کەمتر لە 800,000 بەرمیلی ڕۆژانە کەم بۆتەوە. بە گوێرەی خەمڵاندنی لیژنەکە بەرەمێنان لە چێلگە نەوتیەکانی کوردستان بەلایانی کەمەوە 200,000 بەرمیلی ڕۆژانە کەمی کردووە. بۆیە ئێستا هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ناتوانێت 230,000 بەرمیل لە ڕۆژێکدا هەناردەی دەرەوە بکات لە ڕێگەی سۆمەوە. سەرچاوەیەک لە وەزارەتی نەوتی عێراق قسەی بۆ زووم کرد. وتی ئەم لیژنەیە راپۆرتێکیان بۆ سوودانی ئامادە کردووە. سبەینێ دەدەنە دەستی سوودانی. ئەگەر بۆ سوودانی راپۆرتی لیژنەکە مۆقنیعکەر بێت بۆ هێ سبەینێ سوودانی بڕیار لەوە بدات ئەو بەرهەمە نەوتەی ڕۆژانە لە چێلگە نەوتیەکانی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت کەمتریش بێت لە 30,000 بەرمیلی ڕۆژانە با دەست بە هەناردەکردنەوەی بکرێت بۆ ئەوەی لە کاتی هەناردەکردنەوەی نەوتی کوردستان موچەی مانجی 5 بۆ هەرێمی کوردستان خەرج بکرێت. لە راپۆرتی لیژنەکەدا ئەوە یەکلا بۆتەوە کە کەمبوونەوەی بەرهەمی ڕۆژانەی نەوتی کوردستان لە چێلگە نەوتیەکانی کوردستان هۆکاری سەرەکی هیچ هۆکارێکی دیکە نیە، بەڵکو هۆکارەکەی هێرشە درۆنیەکان بووە. هێرشە درۆنیەکان وای کردووە چێلگە نەوتیەکان لە کار بکەون بەرهەمی ڕۆژانیان کەم ببێتەوە بۆ کەمتر لە 800,000 بەرمیلی ڕۆژانە. بە ناچاری هەرێمی کوردستان 50,000 بەرمیلی ڕۆژانێ خۆی دەگەڕێنێتەوە، کەمتر لە 30,000 بەرمیل دەمێنێتەوە. بۆیە ئێستا هەرێمی کوردستان ئامادەیە کەمتر لە 30,000 بەرمیلی ڕۆژانە ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکات بۆ ئەوەی هەناردەی بکات. بە گوێرەی زانیاریەکانی زووم تاوەکو چێلگە نەوتیەکانی هەرێمی کوردستان ئاسایی دەبنەوە لەوەی کە بتوان ڕۆژانە نزیکەی 280,000 بەرمیل بەرهەم بێنن، پێویستیان بە نێوان 2 هەفتە بۆ 3 هەفتە هەیە تاوەکو ئاسەواری هێرشە درۆنیەکان لەسەر چێلگە نەوتیەکاندا نامێنێت. لە 16 ئەم مانگەوە هێرشە درۆنیەکان بۆ سەر چێلگە نەوتیەکانی کوردستان دەستی پێکرد. 9 چێلگەی نەوتی گەورەی سەرەکی لە هەرێمی کوردستان هەن کە بە بەردەوامی کار دەکەن، 8یان لە سنووری پارتی دیموکراتی کوردستانن. لەو نوێیە ئێستا بە تەواوەتی 5یان لە کارکەوتون و کار ناکەن. 4 چێلگەی دیکە کار دەکەن، بەڵام ئەو 4 چێلگەیش بەهۆی ڕێکارە ئەمنیەکان کارکردن لەو چێلگە نەوتیانە سنووردار کراوە. ئەمە وای کردووە بەرەمێنان لە چێلگە نەوتیەکانی کوردستان ڕۆژانە بەرهەمەکەیان بۆ کەمتر لە 800,000 بەرمیلی ڕۆژانە کەم ببێتەوە. هەر ئەم ڕۆژ ئەم لیژنەیە کۆپیەکی راپۆرتەکەیان دەدەنە وەزارەتی دارایی، بۆی وەزارەتی داراییش کەلایانی جێبەجێکاری سەرەکی لێک تێگەیشتنەکەی نێوان هەولێر و بەغدایە کە ئەرچی سەرەکی ناردنی موچەیە بەرچاوڕوونیان هەبێت و سەری راپۆرتەکە دەکەن. بەڵام سبەینێ سوودانی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق راپۆرتەکە بەدەستی دەکات، خوێنەوە بۆ راپۆرتەکە دەگات، سەما لەگەڵ سەرچاوەیە کرد. ئەو گوتی ئەگەر بێت و راپۆرتی لیژنەکە مۆقنیعکەر بێت، سوودانی پێی ڕازی بێت کە هۆکاری کەمبوونی بەرهەمی چێلگە نەوتیەکانی کوردستان هۆکارە سەرەکی هێرشە درۆنیەکانن، ئەو 30,000 بەرمیلیان ئەو کەمتر لە 30,000 بەرمیلەی دەمێنێتەوە. هەرێمی کوردستان ئامادەیە جای ڕادستی بکات تاوەکو چێلگە نەوتیەکان عەمبارەکان چاک دەکرێنەوە و بەرهەمی ڕۆژانیان ئاسایی دەبێتەوە کە بەروەکو باسم کرد 2 هەفتە بۆ 3 هەفتەی پێویستە. ڕازی بێت ئەوەی ئێستا هەیە بنێردرێت یان وەزارەتی نەوتی عێراق وەری بگرێت، ئەوە ڕاستەوخۆ فەرمان دەکات موچە بۆ کوردستان بنێردرێت و چونکە ئێستا تاکە کێشە لە بەردەمی نەناردنی موچەی کوردستان موچەی مانجی 5 ئەوەیە کە عێراق ئامادەنی ئەو بڕەنەوتەوە بگرێت. هەرێمی کوردستانیش ئەو نەوتەی لە بەردەستدانیە کە لە لێک تێگەیشتنەوە بەشەکەدا واژۆی لەسەر کردووە کە نابێت لە 230,000 بەرمیل ڕۆژانە کەمتر بێت، بەڵام بەرهەم کەم بۆتەوە. لیژنەکە دانی بۆ داناوە کە هۆکاری سەرەکی کەمبوونەوەی بەرەمێنانی ڕۆژانە لە چێلگە نەوتیەکان کە ناگاتە 800,000 بەرمیل هێرشە درۆنیەکان.